بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. ئازیزان و خۆشەویستان، سلامی خوای گەورەتان لەسەر بێ. داواکارین لە خوای تەبارەک وتەعالا مەجلیسی شەوی جومعەمان لێ مبارەکە و ناوی خۆمان و باوکو دایکمان لە دەفتەری تایبەتی ڕەسوولی ئەکرەما تۆمار بکە. ئەوانن کەوا سڵاوات لەسەر پێغەمبەری خوا لێ دەدەن و پێغەمبەر شەفاعەتیان بۆ ئەکا صلی الله علیه خوایە لەوانە بین. لەم شەویشا لە خزمەتی سیرەی پاکی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خدمەتی كتابكي جنابي ما وصاي مدرس الوردة العنبرية في سيرة الحضر خير البرية، جيانو بسرهاتي بيغمبري نازدار حضرتي قوري بشرية حضرتي محمد المصطفى صلى الله عليه وسلم. باسي غزاي مؤتمن كرت الحمد لله. أصحاب كاني بيغمبري خوا بسيه هزار نفر وتوانيان سوپایەکی 200,000 ڕۆم ببەزێن و شکستیان پێبێن و وەڕاکەن لە دەستیان. و حەزەتی خالید توانی سوپایەکی 30,000 نەفەری پێغەمبەری خوا لە دەستی چەپەڵی ڕۆم ڕزگار کاو و پێغەمبەر کە هاتنەوە دەستخۆشی لێکردن. هەندێک لە ئەسحابوتیان ئەمانە ڕاکردووەکانن، هەڵاتوەکانن. پێغەمبەری خوا فەرمووی نەخێر، ئەمانە هەڵمەتبەرەکانن، چونکە ئەو غەزا ئەوەندە گەورە بوو، 30,000 نەفەر بەرامبەر 200,000 نەفەر. هێشتا مسلمانان 12-13 نەفەران لە شەهید بوو. لە ڕۆم لە 200,000 نەفەر زۆرێکیان شەهید بوو، مردبوون، کوژرابوون، بریندار بوون. یعنی ترس و بێمێکی تەواو چوو بە دڵی ڕۆمەوە کە سوپایەکی 30,000 نەفەری سوپایەکی 200,000 ببەزێنێت. وەی پێغەمبەری خوا فەرمووی پێیان مەڵێن ئەمانە هەڵاتون، ئەمانە هەڵمەتبەرن، ئەمانە تێشکێنەرن، ئەمانە بەڕاستی سوپای ئیسلامن. پێغەمبەری خوا وەسفی کردن. و حەزەتی خالیدی لەو سوپاوە ناونا سەیف الله، شمشێری پەروەردگار کە ڕاخراوە بەڕووی دوژمنە. و لە پاشان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم طبعا ئەمە هەمووی لە دوای پەیمانی حودەیبیەوە، ئەو پەیمانەی کە بوو بە خێر و بەرەکەت بۆ ئیسلام و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. لە دوای ئەوە ئەم هەموو ئەحداث ڕوویدا ڕووداوانە ڕوویدا هەمووشی لە قازانجی پێغەمبەری خوا و ئیسلام و مسلمانان بوو، چونکە ڕۆژانە خەڵک مسلمانە بوو، ئیمانیانە قەبیلەکان عەشرەتەکان حتا نامەکانی پێغەمبەر گەشت بە وڵاتەکان و بە عەجەم و بە شام و بە ڕۆم کە پێغەمبەری خوا دەعوەتی ئەوانیە کرد کە بێن ئیسلام بن، ئیسلام وەرگرن. یعنی ئەمە هەمووی لە بەرەکەتی ئەو پەیمانە بوو کە پێغەمبەری خوا لە قوڕەیشا بەستی. قازانجی پێغەمبەری خوا مسلمانی تیا بوو صلی الله عليه وسلم. اینجا ئەو خەڵکەی کەوا بە چواردەری مەدینە بوو کە ئەسحاب و پێغەمبەری خوا ترسێکیان لێیان بوو کەوا ڕۆژێک لە ڕۆژان پەلامار بن، هجوم بێنن، هەڵمەت بێن لەسەر مەدینە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕاستی چاودێری وردیەکردن. بۆ نمونە لەوانە لەکێت لەو غەزانەی کە لە دوای مؤتە ڕوویاوە، غەزای ذات سەلاسیل یا سولاسیل، بەرحاڵ بە هەردوو لە هاتووە کە تقریبی ئەندازەی 10 میل لە مەدینەی پیرۆزەوە، مەدینەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوورە. لە مانگی جەمادی یەکەمە، کەیسم مانگی جەمادی یەکەمە مانگەتیان لە ساڵی 8 کۆچیە، پێغەمبەری خوا سوپای بەڕێ کرد بۆ منطقەی سەلاسیل کە خۆی ئەڵەن ناوی ئاوێکە، ئاوەکە تەبعەن وەکو گەڕاوێک وایە تقریبەن، بۆیە ناوێن ناوە سەلاسیل. هەندێک شێفەرم وەکو بوخاری هێناوێتی ئیبن حەجەر ڕەزا و ڕەحمەتی خوای لە شەرعی بوخاریە ئەفەرمێت سەلاسیل بە واتای ئەوەی کەوا یەک لە دوای یەک، چونکە لەو غەزا کافرەکان گیران بەستوبیان بە یەکەوە وەکو دانەی تەسبیح بە زنجیر بە پەتێک بەستوبیانەوە بە دوای یەکە، بۆی کەوا ڕانەکەن. بۆیە پێوتێ غەزای ذات سەلاسیل. بەرحاڵم غەزا لە زۆرێک لە سیرەکان ئاماژەی پێ نەکراوە، بەڵام ماوەسای مدەریس یا ڕەبی خۆیان دەرەجەی عالی بێ لەم کتێبا هێناوێتی پادزای باتەوە. و شیعەکان هێنانە باسییان کردووە، بەڵام شیعەکان کە هێناویانە باسییان کردووە هاتوون بوهتان وە سەحابەی پێغەمبەری خواکەن. بۆ نمونە درۆی زۆر گەورە و زەقەکەن لەم غەزا، ئەڵێن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەزەتی عەمری کوڕی عاسی نار
پێشە ئەبوو بەکری سیدیقی نار بە شکاوی گەڕاوە، ئەنی سوپاکە شکا. حەزرەتی عومەری نار شکا و گەڕاوە. حەزرەتی عەمری کوڕی عاسی نار ئەوی شکا و گەڕاوە. دوای ئەوەی کێی نار حەزرەتی عەلی نار بەسەر بەرزی گەڕاوە. ئێمە ئەسحابی پێغەمبەری خوا هەموویان عودولن، هەموویان خاوەن فەزڵن. حەزرەتی عەلی نووری چاومانە، حەزرەتی عەلی دەرگای مدینەی عیلمی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. ئێمە فەرق و جیاوازیان ناکەین. ئامۆزای پێغەمبەری خوایە، زاوای پێغەمبەری خوایە، ئەسەدوڵڵایە. ئێمە زۆر خۆشمانەوێ ئالوبەیتی پێغەمبەری خوایە، محەبەتی ئالوبەیتی پێغەمبەری خوا بە ڕوکنی دین ئەزانین. هەر کەسێک محەبەتی ئالوبەیتی نەبێ کە ئالوبەیت عیبارەتە لە کێ؟ لە حەزرەتی عەلی، حەسەن و حوسەین، حەزرەتی فاتیمە و هەروەها هەندێک سلمان، هەندێک هەموو ئەصحابی پێغەمبەری خوا دەگرێتەوە. بەرحاڵ ئالوبەیتی پێغەمبەری خوا حەزرەتی عومەرە، حەزرەتی ئەبوبەکرە، معنە خەزوری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، يعني خزمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. حەزرەتی عوسمان کە ئیتر دوو کچی نازاری پێغەمبەری خوا خێزانی بوو. پێغەمبەری خوا فەرمی ئەگەر 100 کچم هەبێت یەک بە دوایەکە وەفات کەن هەمویان لە عوسمان مارەیەکەم. ئەمە فەزلی حەزرەتی عوسمانە. ئیسا کابرای ڕافیزەی خەزی پێ قسەی پێڵێت خۆی کافرەکە خوا پەنامان بە. بەرحاڵ ئەمە درۆیەکە بەدەم سیرەوە کراوە. ئەم غەزا بەم شێوازە بۆ کەیسە باسێکێن. ئەم غەزا حەزرەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسی نەنار جگە لە عەمری کوڕی عاس نەبێت. عەمری کوڕی عاس کە داهیەتوی عەرەب بوو، پیاوێکی زیرەک بوو، پیاوێکی لێهاتوو بوو، قسەزان بوو. پێغەمبەری خوا ناردی. طبعا لە دوای ئەمە تقریبا لە پێغەمبەری خوا کە لە پەیمانی حودەیبە گەڕاوە حەزرەتی خالید مسلمان بوون، حەزرەتی خالید و عەمری کوڕی عاس مسلمان بوون. جا لەم غەزا پێغەمبەری خوا ئەمی کرد بەسەرکردە بە 300 نەفەر ناردی. فەرمی بڕۆن بۆ ئەو شوێنەکەوە بەڕاستی قوضاعە منطقەیەکە وەکو قەبیلە و عەشرەجەکن کۆبوونەتەوە بۆ ئەوەی کەوا بەن بەسەر مەدینە. پێغەمبەری خوا فەرمی بڕۆن بۆیان بە 300 نەفەر و حەزرەتی عەمری کوڕی عاس بە جلوبەرگی سپیوە بە ئاڵای ڕەشەوە ناردنی. کە ناردنی کاتێکەوە تەمەن بە شەو ڕۆشتن، وتمان 10 دانە ڕۆژ لە مەدینەوە دوورە، 10 میل. کە ڕۆشتن بە شەو تەمەن بە نزیکی ڕۆژ کە گەشتنە ئەوێ، حەزرەتی عەمری کوڕی عاس کە بینینی سوپایەکی زۆر گەورەیان هەیە لەوە ناچێمان بەم 300 نەفەرەوە بتوانن چایران کەن. بۆیە یەکسەر حەزرەتی عەمری کوڕی عاس هات رافعی کوڕی مکەیەسی جوهەینی نار فەرمی بڕۆ بۆ لای پێغەمبەری خوا داوای ئیستیمدادی لێ بکە، داوای مەدەد و جێشی لێ بکە، فریامان کەوێت. ئەویش یەکسەر هاتە خزمەتی پێغەمبەری خوا فەرمی یا ڕەسوڵ الله جێشێکی زۆریان هێناوە، ئەگەر بێت و هاوکاری و ئیمداد نەنێری بۆ حەزرەتی عەمر لەوە ناچێ بتوانین چاران کەین. پێغەمبەری خوا فەرمی ئادەی سوپات ڕێخن بەسەرکردایەتی حەزرەتی ئەبوو عوبەدەی کوڕی جەڕاح. ئەبا عوبەدەی جەڕاح سەرکردەی ئەو جێشە بوو حەزرەتی ئەبوبەکری تیا بوو، حەزرەتی عومەری تیا بوو و لە ئەنسار و مهاجرین پیاوانی گەورە و لێهاتوو جەریء پێکاتوە سوپا نزیکی 200 نەفەرێک بوو. لەگەڵانە لەگەڵ نوێنەرەکەی حەزرەتی عەمرا ناردی چوون بەدەم حەزرەتی عەمرەوە. کاتێک کە چوون حتا لەوەیە تەمەن پێغەمبەری خوا فەرمیەتی ئەگەر ئەمیرەکەتان عەبدێکی قژلولی حەبەشیش بوو واجبەی تاعی کرد. ئەمیرەکان کێ بوو؟ حەزرەتی عەمر بوو. کاتێک کە لەوێ کۆبوونەوە بۆ نوێژی جەماعەت حەزرەتی ئەبا عوبەدەی جەڕاح ویستی ئەو پێشکەوێ، بەڵام حەزرەتی عەمر فەرمی ئەبا عوبەیدە تۆ ئیمداد و هاوکاری منیت، بەڵێ ئەمیری ئەم جێشی خۆتەی، بەڵام ئەمیری ئەم جێشە و سوپا بەدەست منۆیە، من ئیمامەتەکەم. حەزرەتی عەمر فەرمووی زۆر بە ئاسانی و بەدڵفراوانی فەرمووی تۆ ئیمامان بە. پێغەمبەری خوا پێی فەرموون ئیختیلافتان نەبێ، ئاژاوەتان نەبێ، بە یەکگرتووی و یەکدەنگی بن. یەکسەر ئەبا عوبەیدە تەسلیمی فەرمووی تۆ ئەمیری ئەمە ئیطاعەی تۆکەی. ئەو سوپا حەزرەتی عومەریشی تیا بوو، حەزرەتی ئەبوبەکریش تیا بوو کە ئیتر ئەمانە ئەصحابی نازاری پێغەمبەری خوا بوون صلی الله علیه وسلم هەموویان، بەڵام ئەمانە هەم خەزوری پێغەمبەر بوون هەم لە پێغەمبەر زۆر نزیک بوون، یعنی وەکو وەزیری دەستی ڕاستی پێغەمبەری خوا بوون صلی الله علیه وسلم. نوێژەکەیان کرد ئینجا پەلاماری ئەو جێشی دوژمنەیاندا و سوپاس بخوا دوژمن لە بەردەمیانە خۆی نەگرت، ڕایان کرد هەتا تا هاتە مەنتەقەی بەلی و عوذرا کە دوو مەنتەقە دوو شوێن بوون، هەموو شوێنەکانیان گرت و کەلوپەلەکانیان گرتن و شار و وڵاتی خۆیانیان بەجێهێڵا لە بەردەمی سوپای ئیسلامە. ئەو جەمعە زۆرە خۆیانیان نەگرت، بەسەر بەرزی گەڕانەوە بە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئیتر لەم جێشەدا
نەکەشکاوە نەچەند جار ڕۆشتووە وەکو ئەو خەسیسانە وەکو دژلادی ئەسحابی پێغەمبەری خوا هەتا ئەو جێژە حەزرەتی عەلی هەرتیان نەبوو حەزرەتی عەلی هەرتیان نەبوو حەزرەتی عەلی ڕەحمەت پێغەمبەر لە مەدینە مابووە بەڵام ئەمری کوڕی ئاسڕۆی و دواتر پێغەمبەری خوا ئیمدادی بۆ نارد بۆیە بێمە ئاگادار بین دەستێکی زۆر ئەخڵ ناو دین و سیرەی پێغەمبەری خوا ئەوەی لە مەسلحەتی خۆیانە بۆ دژی ئەسحابی پێغەمبەری خوایە ئەو خەس و پیس و نەگریسانە هێناوێنە بۆی کەوا خەڵکی عەقیدە و بیر و باوەڕی بەرامبەر ئەسحابی پێغەمبەری خوا بەڕاستی لاواز بێ ئەکە محەبەت و ئەسحابی محەبەت و خۆشەویستی ئەسحابی پێغەمبەری خوا وەک چۆن محەبەتی ئاهل بەیت ڕوکنە محەبەتی ئەسحابی ڕوکنە پێغەمبەری خوا ئەوانتان خۆش بێ لەبەر خاتی خۆشەویستی من ئەگەر ڕقتان بێت لەوان ڕقتانە منیش ڕقتانە لە من ڕقتانە لەخوا بۆیە بەڕاستی ئەبێ ئاگامان لە پێگە و جێگە و پلەی ئەسحابی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم و هەروە سرەیەتی نات پێغەمبەری خوا بۆ چواردەری مەدینە بە سەرکردایەتی ئەبوو عوبەیدەی جەڕاح بۆ تەمەن غەزوەی سەیف البەحری پێڵێن کە نزیکی بەحری ڕەش بوو هەر لە مانگی ڕەجەبە لە ساڵی هەشتەمی کۆچیە پێغەمبەری خوا صلی الله ناردنی بۆ قەبیلەی جوهەینە کە قەبیلەیەک بوون لە نزیکی دەریای ڕەشا بوون ئەوانی تەبەن 5 میلێک لە مەدینەوە دوور بوون ئەیانویست پەلاماری مەدینە بن ئەمە حەدیثەکە بوخاریە هێناوێتی ڕەزا و ڕەحمەتی خوا لەسەر هەموویان بێ حتا فەرمێن لەو غەزا ئەوەندە ڕێمان کرد ئەوەندە ڕۆشتین زاد و پێویستات و خواردنمان پێ نەما خواردنمان پێما مەسەلە پێ نەما بوو چەند دنگە خوڕمایەک نەبێ ئەو دنگە خوڕما بۆ چەند نەفەرێک بەکارمان هێنا بۆی کە نەمرین لە برسا بەڵام خوا وعدی داوە دیفاع لە ئیماندار بکە جات جای ئەسحابی پێغەمبەری خوا کە ئەفضەلی ئیماندارن إن الله يدافع عن الذين آمنوا أفمن سبحان الله لدريا وخواي تبارك وتعالى يك حوتي بفرداي ندروا خوا رزقي داي شان روشك رزقي يمل لسرو حوتبو لسرو حوتبو حتى من الجرقين كما نخوار دعاء هاتينو بوقت من پیغمبري خوا بو پیغمبر من باس كر قربان نرجع ومان بصر هاتوا خواردن من بينما او من بينما خريق من نتوني على برسا بلام خوا امر رزقي بو ناردين نتوني برس درزادي كدين پیغمبري خوا فرمي او خوا امدادكم مكاتان بو پشتیوان تان بو رزقي داون او رزقا لو گوشتان بينما توزك بن بن بيخم اصحاب كان فرميان لناو كولو باركان من توزك ما بينما توزك انا پیغمبري خوا لگوشتي او حوتي خوا وكو بخاري حديثك يناو حديث صحيحه كواتا اصحابي پیغمبري خوا يعني هربو هركو يكشوفن چونكا بس ما بس يعني غرض يعني تنها دفاع بولا ديني خواي تبارك وتعالى بارسني ام دينا بارسني قيم اخلاقي خلقي رزقاكني خلقي لا كفر ونفامي ونزاني لا ربا خوار نسو خوار اخلاقي ناشرين خواكو مكارن بوا بلام كاتك نيتي خراب كوتا كارو كردوي خلقي وبعام خواي تبارك وتعالى او كار سركوتو ناكاتيا شنو اخلاصي تاعنا ما يبو خوابوني تاني من كان لله فقد كان الله له بويا جهاد غزا مسألة عبادت نوش كردن وتاردان هر شتێک بۆ خوا نەبێ خوا بەرەکەتی لێ هەڵەگرێ بۆ معلوماتتان بۆیە بەرەکەت بە ئیخلاسەوەیە بە نێتپاکیەوەیە بۆ خوابوونە خوا لەگەڵ نێتی عەبدەکانیاتی ئەگەر بۆ خۆی بێ قبوڵی ئەکا ئەگەر بۆ خۆی نەبێ دات و ناوچاویە لە دونیا و لە قیامەتا بێتە مای نەکبەتی بووی سلەی ئەبی قەتادەی ئەنساری بە هەمان شێوە ئەوی بۆ قەبیلەیەک نادی نزیکی نەجد لە مانگی شەعبانە لە ساڵی هەشتەمی کۆچیە کە ئەمانی هەرویستیان پەلاماری مەدینە بن بەڵام الحەمدولله پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 15 نەفەری نارد 15 نەفەر بەم سریە بە سەرکەوتووی گەڕانەوە بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم اینجا سلەی ئەبی قەتادەی ئەنساری دووبارە پێغەمبەری خوا ناردی بۆ شوێنێک بەطن ئەضەم کە سێ برد يعني بريد جمعي بريدة سێ بريد کە بەریدێک چەند مەسەلەی میلێکە دوور بوو لە مەدینەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ئەوەڵی مانگی ڕەمەزانە لە ساڵی هەشتەمی کۆچیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناردنی طبعا ئەمانە پێش هەمووی فەتحی مەکە ئەمانە هەمووی استعداد و خۆ ئامادەکردنە بۆ فەتحی مەکە بۆ ڕزگارکردنی مەکە کە هێشتا پێغەمبەری خوا پەیمانیە لەگەڵ قوڕیشا پەیمانیان نەشکاندووە چاوەڕێ دە ساڵەکە تەواو بێ ئەگەر لە مودێم دە ساڵە خیانەت نەکرا ئەو کاتە بەڕاستی دوای ساڵای پەیمانی تر یا ئەو کاتە حەلێتر بەڵام قوڕیش وەکو لە شوێنی خۆیان باسەکەین قوڕیش پەیمانەکەیان شکاند پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم سرێشی نارد بە سراتی ئەبی قەتادەی ئەنساری ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ناردنی بەرەو ناحەیەک بەرەو شوێنێک کە دوور بوو لە ئەو بەطن ئەضەم
بەڵام نزیکی مەکە بوو، نزیکی مەسەلە بەرحاڵ زۆر لە مەدینەوە نزیک نەبوو، بەڵام ترسیان بوو لەوەی کەوا پەلاماری مەدینە بن، یعنی دائما کافر سیقەی نییە، ئەمانی نییە. پێغەمبەری خوا کە ئەم سوپای نارد بە سیرەتی ئەبی قەتادە لە ڕێگا عەمری کوڕی ئەضبەت سەلامی کرد بە تەحیەی ئیسلام، ئەسەلامو عەلەیکوم، لە قائیدی لە یەکێک لە مسلمانانی ئەو جێشە کە مەحلەمی کوڕی جوثامە بوو. مەحلەم کوشتی، جوابی سەلامەکەی بە کوشتن داوە. یەکسەر ئاەت لە سەراتە خوارەوە، ئەها خوا زوڵم قبوڵ ناکە، خوا ستەم قبوڵ ناکە، وەکو لە سوورەی نیسا ئاەتی 94 خوا فەرمێت ولا تقولوا لمن ألقى إليكم السلام لست مؤمنا. ئەمە لە سەرواناتە خوارەوە، خوا فەرمی کەسێک کە سەلامتان لێکا بە سەلا و تەحیە مسلمان، مەڵە تۆ مسلمانیت و بیکوشی و بۆ ئەوەی کەوا غەنیمەکەی بەری و ماڵ و سەر و سامانی داگیرکەی، ئەمە قبوڵ نییە، ئەمە زوڵمە. خوا یەکسەر ئاەتی ناردە خوارەوە، پێغەمبەری خوا فەرمووی یەکێک لە ئەسحابەکان و هاوڵەکانی تۆ کەسێکی کوشت کە بە ظاهیر کافرە بەڵام سەڵا و تەحیە ئیسلامی کرد، شایەتومانی هێنا کە بەسا مسلمان بووە، بەڵام ئەو کوشتی تەماعی چی لێ کرد کە بڵێ بە درۆ شایەتومانی هێنا و سەلامی کردووە بە تەحیە ئیسلام بۆی کە ماڵ و سامانەکەی داگیرکە. کاتێکەوە هاتنەوە بۆ مەدینە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، مەحلەم کوڕی جوسامە هاتە خزمەتی پێغەمبەری خوا، لە بەردەمی پێغەمبەری خوا هاتا ماڵ و سەر و سامانێکی زۆری دانا، دەستی کرد بە گریان، فەرمی یا رەسوول الله داوای لێ خۆشبوونم لە خوا بۆ بکە. فقال رسول الله صلى الله عليه وسلم لا غفر الله لك، خوا لێ خۆش نەبێ، خوا لێت خۆش نەبێ، خوا لێت خۆش نەبێ. بەرحاڵ ئەوی شەستا کە پێغەمبەری خوا تووڕە بوو، پێغەمبەری خوا 20 ئاەتی لە سەراتە خوارەوە کە ئەمە زوڵمی کردووە، ئەو سەلامی لێ کرد ئەم کوشتی، شایەتومانی ناکوشتی، بۆیە خوا فەرمی بە کەسێک مەڵێن ئێوە مسلمانین کە سەلام تەحیە مسلمانتان لێ یەکا، قورئان دەخوارە لەسەری. بۆیە پێغەمبەری خوا ئەوەندە تووڕە بوو لێی فەرمی خوا لێت خۆش نەبێ، بڕۆ. دەری کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەمیش بە دڵشکاوی هاتە دەرەوە بە گریانەوە، ئەفەرمێت لە حەیبەتە لە ترسانە گیانی دەرچوو مرد. ئەوەندە گریا، ئەوەندە ناڕەحەت بوو کە خوا و پێغەمبەر عاجز بوون لێی، ئاەتی لەسەر دابەزیوە، پێغەمبەر عاجز بووە لێی، ئەفەرمێت ئەوەندە گریا مرد کە مرد قەوم و کەسەکەی ناشتیان، کە ناشتیان ئەرز هەڵی داوە دەرەوە، دووبارە ناشتیان و ئەرز هەڵی داوە دەرەوە، سێ بارە وتیان بەخوام ئەرزە ناگرێت دەخۆی با بێن بۆ شاخ و جەبەلەکان، بردیان بۆ شاخێکی دووی مەدینە، لەوێ ناشتیان و قەبری قوڵە هەنگڵ و بەردەیان خستە سەری. ئەنجا هاتنە خزمەتی پێغەمبەری خوا، ڕووداوەکان بۆ پێغەمبەری خوا باس کردیان، یا رەسوول الله مەحلەم مرد، ناشتمان ئەرز فڕەیدا، دووبارە ناشتمان ئەرز فڕەیدا، سێ بارە بردمان لەو شاخە ناشتمان و بەردێک گەورەمان خستە سەری. پێغەمبەری خوا فەرمی ئەرز لەوە خراپتری کردووە خۆی، ئینسانی لەوە خراپتری کردووە بەخۆی، فڕەشی نەداوە، بەڵام بۆیە خوا ئەم دیمەنەی پێشانی ئێوەدا کە ئێوە عاقڵ بن، ژیر بن، خەڵکی بە زوڵم نەقوشن. ئەوە ئەم دیمەنە، ئەم تەمسیلە کە خوا پێشانی ئەوەی داوە بۆ ئەوەی کەوا فێر بن، خەڵکی لە خۆتانەوە کافر نەکەن، خەڵکی لە خۆتانەوە مشریک نەکەن، خەڵکی لە خۆتانەوە دین دەر نەکەن، خوێنی خەڵک حەڵال مەکەن. ئەمە وەڵامێکی توندە بۆ ئەوانەی کە ئەمڕۆ بوون بە دەرگاوانی بەهەشت و جەهەنەم، بە ئەوڵە تۆ مسلمانیت، تۆ کافریت، تۆ بەهەشتیت، شەرواڵ و کورد نەبێ مسلمانیت، ڕیشی درێژ نەبێ مسلمانیت، بڵێ یا ڕەسوڵ کافرە، بڵێ یا فڵان کافرە، ئەگەر مەسەلەی فاتحای ڕەوان نەبێ کافرە، ئەگەر فاتحا نەزانە کافرە، ئەگەر ئاوا بکا کافرە. ئەمە ئەم خەواریجانە کە لەم عەسەیشە هەن هەر بەچکەی ئەوانن، ئەوەتە ئەمە ئەم حەدیسە وەڵامێکی توندە. پێغەمبەری خوا داوای لێ خۆشبوونی بوونە کە مجاهیدی پێغەمبەری خوا بوو، ئەسحابی پێغەمبەری خوا بوو. اینجا یەک دەرزیتر لەم سریانە، لەم غەزانە ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەسحابەکانی وا پەروەردە کردبوو، هەر گوناهێ بکەن، تاوانێ بکەن، یەکسەر ئەبێ بێن بۆ لای پێغەمبەری خوا داوای لێ خۆشبوون لە خوا بکەن و بە پێغەمبەری بفەرمون ئەی پێغەمبەر تۆش وەسیتی ئێمە بە، واسیتەی ئێمە بە، وەسیلەی ئێمە بە، داوای لێ خۆشبوون بۆ بکە. خوا ئەفەرمێت ولو أنهم إذ ظلموا أنفسهم جاءوك فاستغفروا الله واستغفر لهم الرسول لوجدوا الله توابا رحيما. أما پەروەردەی ئەسحابە ئێستا بۆ وەهابیەکانی مرۆ باسی کەی، ئەڵێ
أو عملي أصحاب الشرك نعوذ بالله والشرك نية هم أصحابي في غمري خوا وابوا أي خوي بو داوي خوش بناك على أخوا زباني الله بو أم وسيلة كمان أموالا أي خوا بي غمر أفرميت بأمة قبله بفرمو هر کس یک لیو گناهی کرد ظلمی لخوی کرد بعد داوی لخوی لخوا که بی بولای توش بولا ای پیغمبر توش داوی لخوش من بوکه اما حیات ما شان یکسانه پیغمبری خوا به شهید افرمنا مردوه گمان مبن پیان مالن مردو که پیغمبر هم شهید و هم وصي شهدائشه شلون مردوه الانبياء احياء في قبورهم يصلون نا قبل كان انا يستشتكوا شفاعات بمن توكن بويا كسك اسيات المدينه وريابه عقيده ورجك نتيه لقد مدي بيغمر السلام عليك يا رسول الله السلام عليك يا حبيب الله السلام عليك يا شفيعنا ويا شفيع المذنبين عند الله ان جاء السلام لا ابا بكر حزي عمر كا رزق رحمه اخواننا سلبيه ان جاء بلا يا رسول الله اطلب منك الشفاعه اي بيغمبري اخوان داوي شفاعه توكم داوي اوكم داوي لو خشوا من اخوان اما الشرك نيه اما السنه اما السنه اصحابي بيغمبري اخوان سو سنتي پیغمبر خوي واصحابه كاني فكردو ازيان خوشويستان جاء سيري پیغمبر خوا صلى الله عليه وسلم اگر انسان اگاداري نبي ورد نبي دوتيايا زور كسبنا ودين وفري وداوي خلطينت بويا ابي اقام لخوان بلم اخر زمانا عقيده وبير وباور خمان ندورين بدس شيعه ورافضه وبدس وهابي وكتنجاني للسنه وجماعات او داعش ان يدرس بو او انصار ان يدرس بو او فلان ان يدرس بو او هم عالمان قطوا عام كر بناوتي لا اله الا الله محمد رسول الله كاسلام بريه ليان پیغمبر اخوا لاصحاب اخوي بريبو لسدوي كسيك كلاصا كافر بو بلان تحيي اسلامي كردو مسلمان بو بظاهر پیغمبر اخوا فرمي خوالت خوش نبي بو تكوش اد سدابسي اگر ئێستا وحی بمایە و پێغەمبەر لە حیاتا بوایە ئەمەی کەوا داعش کردیان ئەنسار کردیان والله وبالله چەندەها ئادەسەران دابەزێ خوارەوە لەسەر ئەو زوڵم مستەمەیان کە بەرامبەر بەو میلەتە فەقیر وەشارانە کە کردیان و ئەو خەڵکان سووتان کوشتیان بردیان لەناویان بردن خوای تەبارەک وتەعالا زوڵم قبوڵ ناکات با کابرای بەرامبەرجی کافر بێت نەک بڵێ من مسلمانم ئیتر ماڵی جوولەکە حەڵاڵە و ماڵی یەهودی حەڵاڵە و کابرای مشریک حەڵاڵە ماڵی عەرەب نەوەڵا حەڵاڵ نییە و گۆشتی سەگوایە بووە ريزمي بو مجلس وجنابتان براسي يا ربي خويا يقول لهم لا يكمان خوش بيه عاقبتنا بخير بيره لقناه تمام خوش بيه عقيده ويروان سلامتك يا ربي خويا مان فارسي لا عقيده وهابي لا عقيده شيعة لا عقيده رافضه لا عقيده علماني لو اني كدوش من بدينا كيتون پروردگارا يا ربي خويا عاقبتنا بخير بيري يا ربي خويا لس ايمان وديمان جنو مان ولن زندو مان كروا يا ربي خويا شفاء نخوش خان مان با يا ربي خويا شفاء نخوش مالو مان شفاء جسد الروح يا مولا يكمان شفاء نخوش خستخانه خان مان با يا ربي خويا لتفارينا واواني داود دعاء خير ان لكن اگر کێشە و گرفتیان خوای ئەویان چارەسەرکەی زاڵم زوڵم لێکردن خوای فریان کەوە زاڵم ستەمکاران بۆ ناوبەرە و زاڵم ستەمکار لە هەموو ئەرزێکا مەیەڵە پەروەردگارە چینی مەزلوم و شەو ساواسەرکە خوای کوردستانمان ئاوادان کەی خوای کوردستانمان پارێزاو کەی خوایە عاقبەتی ئەم میلەتە بەخێر بێڕی یا ربی خوایە گیان خێر و بەرەکاتی ئەرز و ئاسمان بژێنە بەسەرمانە بارانی بەڕەحمەتمان بارێنە یا ربی خوایە گیانت ئەبارێنە لە باوک و دایکمان خۆش بە ئیسڵاحی حاڵی خۆمان و خانە دەماڵ و منداڵمان بکە یا ربی خوایە ئەوانەی کەوا نەخۆشیانە و داوا دوای خێر لێکردن خوایە شیفای عاجل و پەلیان بۆ بنێرم ئەوانەی کەوا گەنجن و زەواجیان نەکردو کوڕ و کچن خوایە گیان لەسەر خێر و ئیمان و دین دایان بەزێنە یا ربی خوایە ئەوانەی کەوا من دالان هي وصالح نيو قرفتيان هي لقليانا يا ربي خويا ابونا صالحك ومن الله ولايك ما صالحك امين امين اقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمه الله